دوا دیداری مامۆستا شێرکۆبێکەس لەگەڵ من بوو لە ماڵی خۆم لەگەڵ ئەنجامدا لە سلەیمانی بەڵام بەداخەوە مەرگ مەودای نەدا دەردی مامۆستای من مکرانیاڵێ خۆی دیدارەکە ببینێ و گیانی سپارد و ئەم هەموو خەم و دەرد و ژانەی کورد تەمەن لێی نەگەڕابیکە بە قەسیدە بۆیە لەم شعرەدا من جارێکی تر هانا بۆ ئەوە بەمەوە ئەڵێم شێرکۆ لەکوێ یەک شەوە و پێن و سەمبەرێ و عمرم بەرە شێرکۆ لەکوێ یەک شەوە و پێن و سەمبەرێ و عمرم بەرە بڕوا بکە هێشتا زوو بوو ئەو سەفەرە ئەم ڕۆژانە هەتاو هیچی پێ نەوتووی کە بەیانیان هەڵدێ لە ڕۆژ هەڵاتەوە تیژە تیشکێ نەهاتووە بەلاتەوە هیچ هەواڵێکە پێ بڵێ یا بێدڵت بداتەوە ئەو نامەی کە بە کوردی ناردە بۆ خوا گەیشت بوو وەک بزانی ئەو پرسیارانە یا ساغن یا توانی تۆ هەر لە پارکی ئازادیت یا سەرەداوە لە سەیوان ئەم ماوەیە وەک بزانی چیت بیستوە لە شەهیدان تۆ زانی دوای کۆچی تۆ چی مینی درۆی UN بوو بە قاچی مناڵی کووردا تەقینەوە منیش هیچم پێ نەنووسرا بەم دڵە پڕبرینەوە تۆ زانی ئیمانیان کوشت ئەزانی محەممەد سوتا لە ڕۆژ ئاوا چەند ڕۆژێکە هاوارەکە و ئاسمان گوێیە گرێ لە تاوە ئەوە ئێستا لای تۆ کێیە بە کاتی خۆڵ لێرە بە کاتی ڕۆژاوە سەعات ژانە مانگ گریانە ساڵی درۆی هاوپەیمانە گشت چرکەی چەقۆ لە پشدانە لێرە ڕۆژی خیانەت و بەجێهێشتنی شەڕوانە لە دایکبوونی درۆیە و مۆم سووتانی جەرگی من و کێکی سەرمێز کوردستانە ئاگر بۆ دەرونی ئێمە و نەوتەکەشمان بۆ تورکانە من ڕقم لە هەواڵی مەرگ و وەرین و خەزانە بەڵام نابێ نەیزانی ئەم هەواڵانە تۆش ئەمانە بگێڕەوە بۆ گۆڕستانی چراکان لەگەڵ نالی پەیامێ بنێرنەوە بۆ براکان بڵێ یوسف نەنێنە چاڵ پێیان بڵێ دانەنیشن بەبێ خەیاڵ پێیان بڵێ کەسیان نەڵێن ئاگرە سوورە لە خۆم دوورە پێیان بڵێ بۆ هەمومان یەک ئاگر و یەک تەنورە دەستی تەساوە دەم چ بێژم ڕاستی گەلێک خۆش بوو ڕەحمە خودەی لە شێرکۆبێکەس بێ 1910 ڕۆژە کۆچی دوایی کرد 1910 ڕۆژن کۆ لە بەحسە ڕۆژێ کرا 1910 ڕۆژە شێرکۆ وەفات کردێ شێرکۆ هەزاران وشەی ئەنووسی لەسەر ئەو مەراقانە بەداخەوەکە یانی جگە لە مامۆستا پەشێ و چەند مامۆستایەکی مەزنی ترکە ئەمریان درێژ بێ و لە ژیان داماون بەداخەوەکە قەڵەمی کەس بەو مەراقانە ناوێرێکە ئەوەی توانی بینوسێتەوە یادی بەخێر